سلام عليكم. نکی بپیڵاو نێژووری تازم خیال کردتۆ جێژنەی ها؟ ئەرە وەڵای خاوێن. لە پێکەوە دەی تازم خیال کردتۆ بەتمای لێ بسکە جانە وەزت کوا ئەحواڵت کوا سەعەت غەریب ببەرمەوە هەندە لێدایە لەو فاسەی دەڵێن خێرا ئەوزوو هاتیەوە ئالفەیە پێویستە بێم خزمەتت بکەم نەوەک پێویست بە شتە بیتم دەستت خۆش بە پێویستمان بە هیچ نییە سەعەتی هەتا مردنێ لە خزمەتی تودایە دەستت خۆش بێ گیانەکەم ئەتۆ ئەمریکا ئەمن تەنفیزی دەکەم دەستت خۆش بێ دەزانم پیاوی باشی جانەتم زۆر خۆش دەوێ باوەڕ بکە 24 ساعت نییە ئەتو لە مێشکمی قەتەر ناچی ئیشاڵە کە هەمیشەوا بێ چ تۆمار کردێک چێ هەتوو چ تۆمار کردیا خۆشەویستی جانە حەیرانی بم جانە باشتەکەت پێ بدەیم ئیشە خۆت بکە جێش لە من بی ئەی باش سەربازی برادرم ئێ ئەوەی دوکانی جلوبەرجی هەیە دەزانم جا گوتی ئەشامی بۆ هاتی لەو جێژنەی ئێ گوتی گوتم کاکە عەرزی نەکەی گوتم جێژنە هەر یەک ڕۆژی مایە گوتم پاش جێژنی عەرزی بکە گوتی لۆ گوتم هەتا هەناری دێنم پێش هەموو عالەمی هەنار جلکەکان هەردەبژێری ئەو دەبێ خەرە لە بەرکەن یعنی ئەوەلی ئەتوو لە بەرتە ئەو دە لە بۆ خەرچە ئێتەوە پاش ژێژنەی دێتم جانە خۆتم لە دەشتێن دەدیتەوە جانە زانێتم چەند خۆش دەوێتن وەڵاهی لە چاوتەوە دیارە زانی هەندی چ هەندی چ هەندی ئەوە چ خۆشم دەوێ یعنی هەندێکی هەندە زۆر زۆر گەورە خۆشم دەوێ ئەمیشە تۆ خۆش دەوێ جانە شتە چکەم بەبیرە هاتەوە جان دەزانێت چ دەچینی لای وەستا جەلیلی ئێ وەستا جەلیلی زێڕنگی شەربی ئەو جارێنی دەبێ خەرخاڵش بکەم ساعتی بازنەکانیشم بۆ دەکەی هەشقەوەنیا بازنەکانش دۆ دەکەم عاشقە ئێتەوە باشترین پیاوی های جانە ئەرێ جانە ببینم هاتەوە جان شەکەم پێدا جان ئەمریکا ئەگە بە من بکرێ بە چاوە ئەگەر بە من داوای شتێکی لێ بکەم تو جێبەجێ دەکەی ئەجیکو بەدەزانم زۆر سێکم پێدا جانە تەلەفۆن لۆ داهامی بکە سبینی ئیشەکەم هاتە پێشەی نییە بە مۆزوعی ئاژبنەوەی ئەو ئامۆزایانە با تاخیری بکە برێ یەکەم ڕۆژ جێژنە دووەم ڕۆژ جێژنە جانە دەیدیتر هەرچی گۆشت و هەموو ئەشیایی ناوانی لەو سەلاجێ زۆر بەجێتی دەکە حەیرانی بووم دەڵێ هەنار چ برێ بەجێ دەکەم ئەو وەسیەتی ئیمامی ڕەحمەتی تا جانە بۆی دەکەم ئێستا بۆی دەکەم لەبەر دڵی تۆ بەس قەنەعەت پێ بینەوە لەبەر دڵی تۆ ئەلۆ ئەلۆ کاکە دەهامجان گیان چۆنی باشی باشی بە قوربان کاکە گیان یەک داواکاریم لێت هەیە چییە؟ ئەوە سعدی دەڵێ ئیشم هەیە دەتوانێت سبێنێ ڕەفسکاتەوە بیکاتە دووەم ڕۆژی جێژنەی خوشکم جارێکی تر تەلەفۆن لە بۆ من نەکەوێت لە بۆ شتانە موبایلێکی بە چاینەدا چکە لە ڕقا ئۆلۆی شیرین دەکەنە حەواوە ئیشاڵە قەت نایەتەوەکردی چێوە دەڕۆیت دەڕۆم و کاول بووی سەد ئیشم هەیە تازە هاتیەوە ئیلێم گەڕێ باشە سعدی دەڵێن بۆ قەیسەکەی بەیانی شەکرتێکم یاننا مدژمین شەکرە دەتوێت بمکوشی جەرتە لێم بداتن دەتوێت سوکەری فول بکەی وا ئێستا بخۆم سوکەریان فولە 450 باشە باش چم گوتی تووڕەمە باش شەد نەبووم شەدتان کردم شەد نەبووم شەدتان کردم